رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتەدان باش بیسەرانی هێزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 27 ئابی 2025 پێشکەش دەکەین کاتژمێردا بە کاتی ناوەندی ئەوروپایە. ڕێخستنی دەم پارتی مردین لە چوارچەوەی پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک لە ناوچەی خۆسەری مردین لەگەڵ گەلدا کۆبوونەوە. وتەبێژی دەم پارتی ئایشێ گۆڵدۆغان لە کۆبوونەوەکەدا بەنگاوازی 27 شوباتی ڕێبەر ئۆجەلانی بەبیر هێنایەوە و بە پرۆسەیەکی مێژووی ناوی برد. هەروەها ئایشێ گۆڵدۆغان ڕایگەیاند لە ساڵانی 90ەکانەوە ملیۆنان کەس زیانمەند بوون و چەندین کەسیشمان لەدەستداوە، بەڵام بەرخۆدانمان کرد و ویستمان وەک هەموو گەلان بە ناسنامە و زمان و کەلتوری خۆمانەوە بژین. ئایشێ گۆڵدۆغان لە بەردەوامیشدا ڕایگەیاند ئەگەر ئەم داخوازیانەی ئێمە قبول بکرایە ئەوەندە ئازارمان نەدەچەشت. هەروەها گۆڵدۆغان جەختی کردەوە چیتر کەس ناتوانێت نکۆڵی لە هەبوونی گەلی کورد بکات و وتیشی ڕێ و ڕێبازی تێکۆشانمان دەگۆڕێت و کەرەستەی هەرە گرنگی تێکۆشانی ئەم سەردەمە سیاسەتی دیموکراتیکە. داوەشمان ئەوەیە کە بتوانین سیاسەتی دیموکراتیک بکەین و مافی سیاسیمان دانی پێدا بنرێت کە ئێمەش داوای کۆمەڵگەیەکی دیموکراتیک و ئازاد دەکەین. هەروەها گۆڵدۆغان دەربارەی پرۆسەکە ڕایگەیاند هێندێک لایەن بەنیازن کۆتایی با پرۆسەکە بهێن و ژمارەیشیان زۆرە، بەڵام ڕێگایان پێ نادەین. لە بەردەوامیشدا وتی دەبێت بزانین کە بەڕێز ئۆجەلان بەنگاوازێکی مێژووی کرد و پاکەکەش بڕیاری استراتیجیکیدا لەم هەفتەیەدا دیدارەی لەگەڵ ئیمراڵی ئەنجام دەدرێت. دەبێت ئەو کۆمسیۆنەی کە لە پەرلەمان دامەزراوە لەگەڵ بەڕێز ئۆجەلان کۆ ببێتەوە و هەروەها دەبێت هەلومەرجی بەڕێز ئۆجەلانیش باشتر بێ. لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور لە 20 تەموزی ساڵی 2023ەوە ئشگری بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان ئەنجام دەدرێت. چالاکیەکە لە ڕۆژی 769 خۆیدا لەگەڵ گروپی 150 بەردەوامە. مەراسمی ئشگریەکە لە ناوەندی خانەوادەی شەهیدان بە بەشداری دانیشتوانی کەمپەکە بەڕێوەچوو پاشخولەکێک بێتەنگی بۆ گیانی پاکی شەهیدان گروپی 149 ئشگریەکەیان پێشکەش بە گروپی 150 کرد. لالا بەیار بە ناوی گروپەکەەوە ڕاگەیاندراوێکی خوێندەوە. بیرۆرینە شەهیداری و مەڕوونی دیکە. اف 26 سال میمار آزادی آشتی و کیوی و دموکراسی ڕێبەرا بۆ دا ئەنجاما کۆمپلەیەک بێبەغدا هاتیە دەرگێتن. وەکە دێزانین بە ساڵانە تەجێدا گەرانگەری ژالیە دەولەتا ترک بە لەسەر ڕێبەرا و تێمەشاندن. بەژوە دیرۆکیدا ئەرکێک و دکەوە سەر ملێمە ئەم پێکبینن و بە ڕێبەرا پورە ژیانێک ئازاد ژیان بکەن. ئەم وەکە گەلێ مەخمورێ سوز دەدەن حتا تەجێدا لەسەر ڕێبەرا و نەیشکاندن ئازادیە فیزیکیە ڕێبەرا و نەیمیزۆگەرکردن ئەم دەست ji بەرخواردana چالاکیە خوا بەرنادن. دەستپێشخەری کۆمەڵایەتی بۆ ئاشتی بە بۆنەی نزیکبوونەوەی 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتیەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردوتەوە و تایدا ڕایگەاندووە کاتی ئەوەیە لا پێناو ئاشتی و دیموکراسی تەنگ هەڵبڕین. لە ڕاگەیاندراوەکەی دەستپێشخەری کۆمەڵایەتی بۆ ئاشتی تیژ خراوەتە سەر بڕیارەکانی کۆنگرەی 12 پەکەکە و هەروەها مەراسمی سمبۆلیکی سوتاندنی چەک و دامەزراندنی کۆمسیۆن لە پەرلەمان بۆ چارەسەری پرسی کورد و ئاماژەیان بەوە کردووە کە کاتێکدا ئاشتی لا پێنجەمین کۆبوونەوەی کۆمسیۆنەکە بەشداربوون ڕێگەیان پێ نەدراوە بە زمانی کوردی بدوێن و دەڵێن پێویستە پرسی کورد تەنها لە ڕێگەی دانپێنان بە مافەگەردوونیەکان و هەنگاونان بەرەو دیموکراتیک بوون چارەسەر بکرێت. هەروەها ئاماژە بۆش دەکەن کە هەرچەندە ئەم پرۆسەیە سەرانسەری وڵات و ناوچەکە پەیوەندی دار دەکات، بەڵام دەسەڵات دەیەوێت هەموو پرۆسەکە لە دەستی خۆیدا قۆڕۆق بکە. دەشڵێن بە ئۆپراسیۆنە نایاساییەکان دژی جەهەپە و هەڕەشە هێرشکردنە سەر کوردانی ڕۆژاوا لە سووریا ڕێگری لە خاوەنداریکردنی کۆمەڵگەی داخوازی ئاشتی متمانەکردن بە پرۆسەکە کەم
دەکاتەوە. هەروە دەشڵێن کاتی ئەوەیە لاپێنەوە ئاشتی و دیموکراسی دەنگ هەڵبڕن و تێکۆشان فراوانتر بکەن. جەختیش دەکەنەوە بە دیهاتنی ئاشتی و دیموکراسی لە وڵاتەکەدا لە دەستپێشخەری دەسەڵاتدانیە بەڵکو لە دەستپێشخەری کۆمەڵگادایە کا پێویستی بە ئاشتی و دیموکراسیە. هەروە دووپاتیشی دەکەنەوە کە دەبێت هەموو بەشەکانی کۆمەڵگا ڕۆڵی سەرەکی بگێڕن لە پرۆسەکەدا. دەشڵێن دەبێت هەمووان لە یەکی ئەیلولدا لە سەرانسەری وڵاتدا خاوەنداری لە ئاشتی بکەن. دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهاپا لە یادی 954 ساڵی شەڕی مەلازگر و سەبارەت با پرۆسەی ئاشتی ڕایگەاند پرۆسەکە کە ئاراستە بە چارەنووسی تورکیا دەدات بە هەنگاوی جددی دەست لە ناودەست و بەهێزی هاوبەشەوە بەڕێوە دەچێت. سەرۆکی مەهاپا جەختیش لەوە دەکاتەوە کە نابێت زیان بەو برایەتیە بگەیەندرێت کە دروست دەکرێت و ئاشتی و خوشگوزەرانی بۆ سەدەی نوێی تورکیا دێنێتە ئاراوە. هەروەها باخچەلی سەبارەت بە پرۆسەی ئاشتیش ڕایگەاند نابێت و ناکرێت ئەو دەرفەتە زێڕینان لە دەست بدرێت کە لە بەردەم تورکیا دروست بووە. کۆردیناسیۆنی کەژەکە سەبارەت بە گەمارە و ئۆپەراسیۆنە سەربازیەکانی دژی غەزە بە ئەنامێکی بڵاو کردوتەوە و ڕایگەاند مافاڕاوەکانی گەلانی جوولەکە و فلستین بە خوێنڕشتن و یەکتر لە ناوبردن بەدەست نایەت. کەژەکە بۆ هاتنەدی چارەسەری ئاشتیانەی هەمیشەیی داوای ڕاگررتنی ئۆپەراسیۆنە سەربازیەکانی کرد و هەروە داوایشی لە ئیسرائیل کرد کە لە جیاتی سیاسەتی داگیرکاری چارەسەری ئاشتیانە بگرێتە بەر و ڕایگەاند گەلانی جوولەکە و فلستین دەتوانن لە ڕێگەی ژیانێکی دیموکراتیک و هاوبەشەوە مافەکانیان بپارێزن. هەروە ڕاشی گەیاندووە ناسیۆنالیزم و توندڕەوی ئاینی و جەندەرپەرستی چارەسەری ناهێنن و دەشڵێن ڕێبەرۆجلان لە دژی یەکچاپەرستی دەوڵەت نەتەوە پەرەی بە چارەسەری نەتەوەی دیموکراتیک داوە و هێندەی پرسی کورد لەسەر کێشە و چارەسەری گەلی جوولەکە و فەلەستین ڕاوەستەی کردووە چونکە چارەنووسی هەموو گەلان هاوبەشە. هەروە دەشڵێن مۆدێلی نەتەوەی دیموکراتیک لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەرکەوتنی بەدەست هێناوە بۆ نەتەوەی دیموکراتیک چارەسەریەکی دروستە بۆ ململانەکانی ئیسرائیل و فەلەستین. هەروە کەژەکە ڕای دەگەێنێت دەتوانین ئەو چارەسەریە پەرە پێ بدەین کە ئەم مۆدێلە حوکمڕانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێشکەش دەکا. کەژەکە دەشڵێت هێزی بنەڕەتی کە دەتوانێت نەتەوەی دیموکراتیک بنیات بنێت ئازادی ژنانە و دەشڵێن شۆڕشی ڕۆژاوە لەسەر بنەمای ئازادی ژنان دامەزراوە هەر بۆیە سەرکەوتوو بووە. هەروەها کەژەکە ڕای دەگەێنێت ئێمە ناتوانین داهاتوویەکی ئارام و دادپەروەر و ئازاد بنیات بنین تا هێزی چارەسەری ژنان بۆ ئازادی نەبینین و ئازادی ژن تاکە هێزێکە کە دەتوانێت جەندەرپەرستی و شەڕەنگێزی دەسەڵاتی پیا و باڵادەستی پیا و لەسەر بنەمای نەتەوە و ئاین چارەسەر بکە. کوردیناسیۆنی کەژەکە لە کۆتاییشدا داواکاری لە ئیسرائیل کرد و ڕایگەیاند داوامان لە حکوومەتی ئیسرائیل ئەوەیە دەبێت گەماروی سەرگەلی فەلەستین هەڵبگرێت و ڕێگە بدات با تێپەڕاندنی یارمەتیە مرۆیەکان. ڕوا دەشڵێن بۆ چارەسەری هەمیشەی ئۆپەراسیۆنە سەربازیەکانی دژی غەزە بوەستێنێت و ئەگەر کێشەی کورد و فەلەستین لەسەر بنەمای نەتەوەیەکی دیموکراتیک چارەسەر بکرێ ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بەدی دەهێنێ. ڕوا دەشڵێن مرۆڤایەتی جیهان و گەلان شایانی ئەو ئاشتیان. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سوهر ڕایگەیاند لە نزیک شاری کەسوەی باشووری ڕۆژاوای دیمەشق دوو ئەندامی فیرقەی 44 هێزەکانی حکوومەتی دیمەشق کوژراون کە یەکێکیان فەرماندەیەکی مەیدانی و 6 ئەندامیش بریندار بوون. هەروەها ڕوانگەی سووری ڕایگەیاند لە کاتی تەقینەوەکەدا درۆنی ئیسرائیلی بەسەر هەرێمەکەدا سوڵاونەتەوە و ئەگەری زۆرەوە بردومان بووە. هەروەها ڕاشی گەیاند هاوکات درۆنێکی ئیسرائیلی بنکەیەکی هێزەکانی حکوومەتی دیمەشقی لە ناوچەی حەرجەلەی دەوروبەری دیمەشق بردومان کردو و چەندین کوژرا و برینداریشی لێکەوتێتەوە. هەروە لە ڕووداوێکی تریشدا ئیسرائیل ماڵێکی لە گوندی تەڕەنجەی باکووری قونەی تێریە تۆپباران کردو و لە ئەنجامدا گەنجێک کوژراوە بەڵام چۆنیەتی و هۆکاری هێرشکردنە سەر ماڵەکە هێشتا نەزانراوە. هەروەها هێشتا ئیسرائیل لە ئاسمانەوە چاودێری هەرێمەکە دەکات.
کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جێنۆسایدی کورد لە دووەم ڕۆژی خۆیدا بە جەختکردنەوە لە گرنگی ناساندنی جێنۆسایدەکانی سەرگەلی کورد لە جیهاندا کۆتایی بە کارەکانی هێنا و خەڵاتی ڕێز لێنانیش بەشرایە ئەو کەسانی کە لەو بوارەدا خزمەتیان کردووە. لە پەنەلەکانی کۆنفرانسەکەدا ڕۆڵی میدیا بە هەموو جۆرەکانیەوە لە پرسەنەتەوەیەکاندا بەتایبەت جێنۆساید بەرباز خرا و جەختیش لەوە کرایەوە کە ئەرکی میدیایە جێنۆسایدەکە ئەرکی میدیایەکە جێنۆسایدەکانی سەرگەلی کورد بەڕایگەشتی و جیهان بناسیێنن چونکە ئەمە دەبێتە هۆی دروستکردنی کۆدەنگی و هەڵویست. هەروەها تیشکیشیان خستە سەر جێنۆسایدەکانی سەرگەلی کورد لە مێژوودا و لە هەر چوار بەشی کوردستان، لەوانش جێنۆسایدی ئەنفال و هەڵەبجە و کەلی زیلان و دێرسیم کە لەلایەن دەوڵەتانی داگیرکەری تورک و ڕژێمی باسەوە بە سەرگەلی کووردا کراون. هەروەها لە کۆتاییشدا خەڵاتی زێڕینی ڕێز لێنان بەخشرایە دکتور مەحموود زاید نووسەر و ئاکادمیسیان، هەروەها ئیمان عەبدوڵڵا یەکێک لە ژنەی زەدیە ڕزگار بووەکان و سەربەست ئەحمەد هونەرمەند و ئەکبەر موحسێن فۆتۆگراف. بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لامیانی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا دانی بەوەینا کە ئەرمەنەکان لە ساڵی 1950 لەلایەن تورکەکانەوە کۆمەڵکوژ کراون. هەروە دەشڵێت لەم ساتەدا وەک سەرۆکوەزیران دانپار جێنۆسایدی ئەرمەنەکاندا دەنێم. جیامەژێ ساڵی 2018 کۆمەڵکوژی ئەرمەنەکان خرایە ناو ڕۆژەوی گفتوگۆکانی کەنیسێت لە ئیسرائیل، بەڵام بە پاسایی زیانگەیاندن بە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل حکوومەتی ئیسرائیل ئەو کات ڕێگری کرد لە گفتوگۆکردن لەسەر ئەو پرسە و جێ ئاماژەشە ئەرمەنەکان لە سەرەتای سەدەی ڕابردوو هەتا کۆتایی جەنگی جیهانی یەکەم لە سەردەستی عوسمانیەکان ڕوبەڕووی پاکساوکردن و کۆمەڵکوژی بوونەوە و ئەم جێنۆسایدەش لەلایەن دەوڵەتی تورکەوە بە توندی ڕەت دەکرێتەوە و وڵاتانی نێودەوڵەتیش پرسی ناساندنی ئەو کۆمەڵکوژیە وەک کاڵایەکی دانوستان و کەرەستەیەکی فشارکردن لەسەر دەوڵەتی تورکیا بەکاردەهێنن. بەهۆی پشتیوانی تورکیا لە پاکستان، هندیەکان هەڵمەتی بایکوتکردنی تورکیایان دەست پێ کردووە کە بووەتە هۆی ئەوەی ژماری گەشتیارانی هندی لە تورکیا بۆ مانگی تەمموز بە شێوەیەکی بەرچاو کەم بکە. بە گوێرەی ئامارە فەرمیەکانی تورکیا، ژماری گەشتیارانی هندی کە لە مانگی تەمموز ئەمساڵ سەردانی تورکیایان کردووە بە ڕێژەی 43% کەمی کردووە بەراورد بە ساڵی پار. سەر لە بەیانی ئەمڕۆ حوسیەکانی یەمەن لە ڕێگەی موشکێکەوە هێرشیان کردە سەر ئیسرائیل، بەڵام لە ڕێگەی سیستەمی بەرگری ئیسرائیلەوە موشکەکە خراوەتە خوارەوە. ئەم هێرشە دوای 3 ڕۆژ لە بردومانی وێزگەیەکی بەرهەمهێنانی کارەبا لە سەنعای پایتەختی یەمەن لەلایەن سوپای ئیسرائیلەوە کە بەهۆیەوە چەند کەسێک کوژران و بریندار بوون. جێی ئاماژەیە لە ڕۆژی 7 تەشرین یەکەمی ساڵی 2023ەوە حوسیەکان بەردەوام موشکی بالەستیک و فڕۆکی بێفڕۆکەوان بەرەو ئیسرائیل هەڵدەدەن و ئەمە وەک پشتیوانیەک بۆ حەماس و هاوڵاتیانی غەزە ناو دەبن. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن.